انجمن نیشتیمانی کرد لسوریه داخوانیک بلاو کرو تیدا کۆمکوژیە دەرحەقی دەربدەرێن بەژارێ عەفرینە لە بەژارێ تێر ڕەفعات ئەیدانە و شەرمەزار کرد. داخوانیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە هەتیە ئەفکارێن دەرحەقی دەربدەرێن عەفرینێ تێنەکرێن بنپێکردن ژێ ئەساییترین مافەکی مرۆڤان بە تایبەتی کوهینە کوشتن ئەڕەڤاندن بێسەر و شوێنکردن داگیرکردنە زەڤیان و وارگرتنە فدیەیان هینە لە بەژارێ عەفرینێ بەردەوامە. هەروەها ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە گوتکو ئەڤ بنپێکردن و دەرحەقی وڵاتیان عەفرینە ڕۆژاوای کوردستانێدا تێنە ئەنجامدان مەبەست جێ دەرکردنە خەڵکێ عەفرینەیە ژێ زێدێنخوا داک و پیلانە گوهارتنە دیموگرافی لە عەفرینێ وەرێ بجیکردن و ماڵباتێن عەرەب لە عەفرینێ بجی ببێن. هەروەها ئەنجومەنە نیشتیمانیە کوردی لە سووریە گوت و ئەڤ بنپێکردن گروپێن چەکدار لە عەفرینێ ئەنجام دەدەن لە پێشیا چاوێن ئارتێشە تورکیا تێنە ئەنجامدان و تورکیا لە هەمبەروان بنپێکردنان بێدەنگیە هەڵدەبژێرێ. ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریەدە داخوانیا خۆدە گوتکو لە ڕێکەفتە 2012 چەکدارێن سەر بە تورکیا بە کۆمکوژیەک لە دژی دەربدەرێن بەژارێ عەفرینێ و زاڕۆکێوان ئەنجامدا کۆ ئەنجامە تۆپبارانکردنە گروپێن چەکداردا 20 کەس بوونە قوربانی 10 جوان شەهید بوون و دەهێدنجی بریندار بوون و ژمارە هەریگەلک زاڕۆک بوون. داویە داخوانیا خۆدا ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ گوتکو ئەو vê تاوانێ شەرمەزار دکن و بانگ لە جڤاکان ناودەوڵەتی و وڵاتێن و دەستێوەردانێ دە سووریەدا دکن و پەیوەندیاوان بە ڕەوشە سووریە بەهەیە دکێ کوب ئەرکێ خۆی مرۆڤی ڕابن و ڕێگریە لە ئەنجامدانە بنپێکردن و دەرحەقی سڤیلەن عەفرینە ڕۆژاوای کوردستانە تێنە ئەنجامدان بکێ. هەروەها ئەنجومەنە نیشتیمانیە کوردی داخوازێ جڤاکان ناودەوڵەتی کرد و ڕەوشەکێ دابین بکنداک و خەلکێن عەفرینە ڕۆژاوای کوردستانیان دەربدەر ڤەگەڕنە سەر زێدەنخۆ بە ئارامی بژین و ئەو بخوارێ بەبەریا خوا بکەن.